لە ساڵانی ڕابردوودا خورمات و ڕۆژانە کردەوەی تیرۆریستی بەخۆوە دەبینی. لە ئێستادا دۆخی خورمات و ئارامی بەرچاوی بەخۆوە بینیوە. پیشەوەران و کاسبکارانی خورماتوش ئەوە ئارامیەی شارەکە بۆ ماندووبوونی هێزەکانی پێشمەرگا دەگەڕێنەوە. الحەمدوللا لەو کاتەوە پێشمەرگا هاتەدا ئەم سنوورە ئەم ناوچەیە لەگەڵ ئاسایشە الحەمدوللا ژیانمان زۆر باشە، زۆر بە ئارامی ڕاتە ڕێوە. بەلەو ساتە تەقینەوە بی زەلام ڕفانن بی پێشەوە بەس لەو جاوە ئەوان هاتنە الحەمدوللا باش بیە شەو ڕۆژان خستە سەیەک ماندووە بن بەڕاستی لەگەڵ برا پێشمەرگەکانمانە ئاسایش گشتیان بەڕاستی خەمخۆری ئەم شارن. ئێمە زۆر سوپاسی هیزی پێشمەرگاکەین ئەوە هیزی ئاسایش ڕاستی ئەوان نەبووە لە سەرنگەرەکان ئێمە بە ئارامی لە ناو شارەکە ئیشمان ناکرد کەسابەتمان ناکرد بە ئارامی بکەیت خۆمان هەڵکەوتمان ناکرد. ئەومە زۆر مەمنونی پێشمەرگەین لە سەنگەرەکانە ڕوحیان خۆیان ئەبەخشن بۆ ئارامی شارەکەمان. وڵا لە سای سەر ئەو خوا و هێزی پێشمەرگەوە هیچ کێشەیەکمانە لە داخلیش وەزە ئەمانە لەخوا بەزیادە لە حدودەکان نەختێشەوەشەوەی کێشایە بەستە ناو شار لە سای سەر ئەو خوا هێزی پێشمەرگەوە هیچ کێشێکمان نییە و ئارامی عیشکار خۆمانەکەین ڕەزاڵەتێکیشی لەسەر ئەوانە و زەختێکیشی لەسەر ئەوان داوا لە حکومەت هێرێمی کوردستانەکەین ئەو منطقەی زەرگان بۆ سافۆکاتەوە و شەڕەش نەمێنە شەوانە و شەڕانە تووشانتیە و هاوڵاتیەکی تورکمانی خورمات و ستایشی ڕۆڵی پێشمەرگە دەکات لە پاراستنی ئاسایشی شارەکە. ڕەوشی خورمات و ئارامە و بەبێ ترس و دڵەڕاوکێ ژیانی خۆمان بەسەر دەبین. ئەوەش بۆ قارەمانەتی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دەگەڕێتەوە. من وەکو تورکمانێک زۆر سوپاسی برا پێشمەرگەکان دەکەم کە ئارامیان بۆمان دابین کردووە. هێزی پێشمەرگەی کوردستان لە 9 شەشی ساڵی 2014ەوە کە داعش پەلاماری عێراقیدا سنووری خورماتویان پاراستووە و لەو کاتەوە تاکۆ ئێستا هێزەکانی پێشمەرگە بەرگری لە سنووری خورماتوو دەکەن. بە هەماهەنگیش لەگەڵ هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر توانیوانە ئارامی و ئاسایش بۆ قەزای خورماتوو دابین بکەن. کاروان حەبیب، کوردسات نیوز، خورماتوو.